بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان وخوشويستانم برنامج كمان برنامج راست وخوي لخدمتنا وهر دوست عزيزك طلبي دعاء لمسلمانان هبه بمجموعة تلفوننا اتواني بيوندي بك 0 صتو چلونو حفتاونو سيو چوار 0 سيصتو پنجا و چوار شستو پين شستو دو. ئێمە لە خزمەتانە لە بەرنامەی ڕاستە و خۆی نزا و پاڕانەوە لە خزمەتانە ئەبین ڕۆژانی سێشەممان و چوارشەممان داوامان لە زاتی پاکی پەروەردگار کە ئەم بەرنامە و تائی بەرنامەکانی تر لەم بەڕێز و خۆشەویستانە قبول بکە خوای گیان ئەو دۆستانەی لە بەشی کۆنتڕۆڵمان و ئەبن لەگەڵ ئەم بەرنامانە خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهیان ببوورە سەرفرازی دنیا و ئاخرەتیان بکە. بەڕێزان و خۆشەویستانم زۆر دۆست و عەزیز لە ڕێی مۆبایل و لە ڕۆی فەیسبوک و تۆڕەکانی ئەنتەرنێتەوە داوای دوعای خێریان لێ کردوین. ئێمەش لەم بەرنامە دوعایان بۆ ئەکەین و ئێوە بەدڵ لەگەڵمانە ئامین بکەن چکە عەرزم کردن ئەم بەرنامەی ئێوارەی ڕەمەزانە کاتی گیرابوونی دوعایە لەعەلە ئامینی کەسێک لە ئێوە گیرە ئەبێ و خوای گەورە دەرگای خێر بەسەریانە ئەکاتەوە. قوتابیان داوایان کردووە کە دوعایان بۆ بکەین خوای گەورە نەجاحەتیان بە خسمەت کە ئێمەش ئەپاڕێنەوە و ئەلاڵێنەوە ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە. قوتابیانی کوردستان بەناو میحنەتێکی زۆر گەورە و کۆمەڵی قەیرانە خوێندنیان ئەمساڵ تێپەڕ کردووە. خوایە بۆ خاتی گەورەی خۆت ڕەحم بە زەلیلی و فەقیریان بکە، خوایان دەرگای خێریان بەسەرا واڵا بکە، داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ناجحیان کە سەرکەوتویان کە سەرفرازیان کە قەڵەمەکانیان بڕشکە فکر و ذهنیان بەهێزکە. دۆستێک داوای دوعای خێری لێ کردوین بۆ برایەکی کە زۆر نەخۆشە، داوای لێ کردوین کە دوعای خێری بۆ بکەین ئێمەش هەر لەم بەرنامەوە ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە ئەڵێن خوایە بۆ خاتی گەورەی خۆت ڕەحم بەو برایەکە و شیفای بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەم. ئافرەتێکی زۆر هەژار داوای لێ کردوین کە دوعای خێری بۆ بکەین کە باری داراییان زۆر زەحمەت ئەڕوا و ئەگوزەرێ و هەست ئەکەن بەرەکەت لە ماڵیانە نەماوە، داوا ئەکەن لە زاتی پاکی پەروەردگار کە خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و بەرەکەت بەسەر ماڵەکەیانە ببارێنێ. و بەو خوشکە بەڕێزە ئەڵێم ئاەتی ئین هذا لرزقنا ما له من نفاد، ئاەتێکە لە قورئانی پیرۆز أعوذ بالله من الشيطان الرجيم إن هذا لرزقنا ما له من نفاد. بۆ بەرەکەتی ڕزق زۆر گەورەی ئەم ئاەتە. ئەو کەسەی سایەخی تەکسی بێ، ئەو کەسەی با بڵێن گرفتێکی هەبێ، کێشەیەکی پێویستی بە بەرەکەت هەبێ، زۆر کات مەعاشخۆرێک سەیرەکەی مەعاشەکەی هەموو بەرەکەتەکەی ئەڕوا، ئەو ئاەتە زۆر بخوێنە بەسەر مادە و سەرۆت و سامانی خۆی ئومێد دەکەین ئینشاءڵڵا خوای گەورە دەرگاکانی بەرەکەت بەسەریانە بکاتەوە. کۆمەڵە خوشکی بەڕێز داوایان لێ کردوین کە دوعایان بۆ بکەین بە حیا و حورمەت و شەرمەوە بچنە ماڵەکانی خۆیان ئەپاڕێنەوە لە زاتی پاکی پەروەردگار. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ئەکرەم الئەکرەمین. خوایە خوشکێکمان نەمێنێ، کچێکمان نەمێنێ لەم کوردستانەی ئێمە کە بە بێحاڵ و ماڵ دابنیشێ. خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دەرگاکانی زەواجیان کاریان بۆ ئاسان کە یا ڕەب العالەمین، لاوەکانمان لە گوناه بە دوور بخەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. ئافرەتێک کە کەسی نییە و تەنها باپیرێکی لە شاری هەولێری خۆشەویستەوە داوای لێ کردوین کە دوعای خێری بۆ بکەین کە خوای گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و شیفای نەخۆشیان بدا و بەسەری بەرزەوە ئەویش لە ماڵی خۆیان ئارام بگرێت. داواکەین لە زاتی پاکی پەروەردگار کە شیفا بۆ نەخۆشەکانیان بنێرێ و ئەویش بەسەری بەرزەوە لە ماڵی خۆیان جێگیر بێ و ئۆقرە بگرێت. خۆشەویستانە زۆر کەس لەوە ئەچێ نەتوانێت دوعاکەی خۆی دەرببڕێ. ئێمە ئەم بڵنگۆیەمان بۆ ئەوە دروست کرد کە بتوانین دوعاکان بە زمانێکی تر بە ئامینی هەمومانەوە بە دەستە جەمعی داوا بکەین تاوەکو خوای گەورە دەروی خێریان لێ ئەکات. خوشکێکی تر داوای لێ کردوین کە کۆمەڵە گرفت و مەشاکیلی زۆری عائیلەوی هەیە لەگەڵ هاوسەریە، داوای لێ کردوین کە دوعای خێری بۆ بکەین خوای گەورە گرفت و کێشەکانی چارەسەرکە و ماڵەکەی هێمن کاتەوە. خوشکێکی بەڕێزی تر کە منداڵی نییە و داوای لێ کردوین کە دوعای خێری بۆ بکەین خوای گەورە مناڵی پێ عەتاکە، داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار
کە مناڵی ساڵحیان پێ عەتا بکە. برایەک زۆ قەرزارە و لە کار و کەسابەتە قەرزار بووە و کەوتووە وەزعی مادی پێشتر زۆر باش بووە، داوای لێکردوین ئێمەش داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار خوایە بۆ خاتی ناوجوانەکانت، بۆ خاتی سیفەتە بەرزەکانت ئەم برایە و تەواوی ئەو برایانەمان کە لە بازاڕە تووشی شکست هاتوون و قەرزار بوون، خوایە دەرگای خێر لە هەمویان بکەرەوە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە سیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت قەرزەکانیان بۆ قەرەبوو کە هەڵیان سێنەرەوە بیان خەرەوە ناو بازار، بەرەکەت بەسەریانە ببارێنە، ڕێنماییان کە بۆ چاکترین و باشترین و حەڵاڵترین کار یا رب العالمین. بەڕێزەکانم هەندێک دوعای خێرەکەین، داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار کە دوعاکانمان گیرا بکە، ئێوەش لەگەڵمانە ئامین ئەکەن ئەو چەند کاتێک کە ماومانە لە بەرنامەکە لەگەڵ دوعاکانە ژیان ئەبێنە سەر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. خواهيان صلاة وسلام صلاوي إيما صلواتي إيما بزماني كردي من برزكين وبوتو توش بيجينا بروحي بيغمبري خواه صلى الله عليه وسلم. پروردگارا تاك تاك اواني كي جويان ليمانا ناوەکانیان بێن لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئێمە بەدڵ سڵاو ئەگەین بۆ خۆشەویست و عەزیز و نازدارەمە. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە سیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببوورە. گوناهانێ بە ئاشکرا کردومان عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومان عەفومان کە، لە گوناهی لەوە پێشمان ببوورە، لە گوناهی لەم و دوامان پەروەردگارە ببوورە. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە سیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکانمان ببوورە، لە گوناهی دراوسێکانمان ببوورە، لە گوناهی هاو نیشتیمانیەکانمان ببوورە، لە گوناهی هاوڵ و خۆشەویستەکانمان ببوورە. پەروەردگارە هەر کەس مافێکی بەسەرمانەوەیە لە گوناهی ببوورە، هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین خوای گیان لە گوناهی ببوورە. پەروەردگارە دڵمان ڕۆشن کەرەوە بە نووری ئیمان، گوێکانمان ئاوەدان کەرەوە بە نووری قورئان، چاوەکانمان پەروەردگارە پاک کەرەوە بە نووری قورئان. خوای گیان ڕۆژەکانمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین، تەراویحەکانمان لێ قبول کە یا رب العالمین، ختمی قورئانەکانمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەوەندە حەڵالمان پێ ببەخشە تووشی حەرام نەبین، خوای حەرام لە پێش چاومان ناشیرین بکە، حەڵال لە پێش چاومان شیرین و جوان بکە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە سیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت یا ئەکرەم الئەکرەمین دەرگاکانی خێر بەسەرمان ئەواڵاکە. ئەم میلەتەمان لە ناڕەحەتی لە نەبوونی پەروەردگارە ڕزگاری کە، خوای گیان ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. خوای گیان مردوەکانمان هەمویان ئێستا چاوەڕێی دوعای خێری ئێمە ئەکەن. پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە سیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر گۆڕەکانیان ئەببارێن. خوای گیان دایکانێکی زۆری دڵسوتاومان هەن، هاوسەرانێکی زۆری دڵسوتاومان هەن، مناڵانێکی زۆری دڵسوتاومان هەن. خوای گیان سەبوری بۆ دڵەکانیان بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای بە حورمەتی هەتیوی ئەم وڵاتە پەروەردگارە ئارامی و خۆشگوزەرانی بەسەرمانە ببارێنە، بە حورمەتی بێوەژنەکانی ئەم وڵاتی ئێمە خوای گیان ئارامی بەسەرمانە ببارێنە. خوای گیان بە حورمەتی پیرەکانی ئەم نیشتیمانەمان پەروەردگارە دڵمان خۆشکە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە لەبەر خاتی مناڵە بێگوناهەکان بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای گیان ئەو کەسانەی لەم نیشتیمانەی ئێمەدا، ئەو هەبوانەی لەم نیشتیمانەی ئێمەدا هاوکاری هەژارانەکەن، خوایە حورمەتیان زیاد کە، ئەوانەی مزگەوتەکانی تۆ ئاوەدان ئەکەنەوە، خوایە لێیان قبول کە، خوایە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە. خوایە لەم بارە گوزارانە ناڕەحەتی کە بەسەرمانە تێ ئەپەڕێ، ئەو کەسانەی هەتیوەکان لە یاد ناکەن، ئەو کەسانەی بێوەژن و فەقیرەکان لە یاد ناکەن، ئەو کەسانەی پیر و پەککەوتۆ نەخۆشەکان لە یاد ناکەن، خوایە تۆ لە یادیان مەکە. پەروەردگارە سەرفرازی دنیا و ئاخرەتیان کە.
خواهي جان داوا اللي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت رزقي حلال من زيادك بركة بس الرزق مانا ببارنا همو كاسب كان من پروردگارا داوات اللي أكين رزقي حلال يان زيادك يا أكرم الأكرمين خواهي توشي حرام من مكة لحرام پناما بدا يا أكرم الأكرمين خواهي جان تو زور بخشندي تو زور سخيت كسي سخي كز بردم مالكي درناكا دسي هيج كسي ردناكا تو خواهي جان ايمش بكولي قناها هاتو يتبردم ديوان وقابيتو دستي زليلي من بوتو برس كردوتو دستي حياة وشرم من بوتو برس كردوتو أزانين دست من رشبه قناه أزانين دل من رشبه قناه أزانين شاو من رشبه قناه أزانين جو من رشبه قناه خواهي جان بلام أزانين كتو زوزو بالرحمو بزيد أزانين كس تاوان باركان پروردگارا هيج كسي كان ردنا كيتوا خواهي جان إيمش رد مكر ويا أكرم الأكرمين خواهي أم دعانا ما قبولك خواهي أو كساني دواي دعاي خير من لي أكن خواهي هرشتي كان بيان عطاك أواني كناتوان تلفون كانوا شرم كان أواني كبرنامج يمان أجين پروردگارا داوال لي أكين هر همويان بيان ببخشيها أكرم الأكرمين خواهي جان تو زور دولة من إيمش عبد فقير كاني تو إيمش عبد زليل كاني تو إيمش عبد گناه كار كاني تو بلام پروردگارا قد إيما مأيوز نبون لبردم مالي تويا قد مأيوز نبون پروردگارا لبردم رحمته بزي ومهرباني تويا هاتون تقمن داول لدرجاي رحمة تقمن داول لدرجاي كريم يا كريم يا رحيم يا رحمن يا رحيم يا رؤوف يا رحيم درجا كاني خير بسلمان أبكر ويا أكرم الأكرمين خواهي جان داوار لي أكن إسن خوشاني كي زور هن لسر جيقا ولا قل إيما دسيان برسكلوتو زماني آمينيان أبكوي خواهي بخاتي قوري خوش شفايان بو بنيرا است لقل إيما دا زور أفرتي برسن لقل كارو إيشو بربان جانا أما دكرني بربان جانا زمانيان آمينكا لقل إيما دا خواهي جان آمينة كان همو قبولك خواهي شفاي نخوش كان من بو بنيرا پروردگارا داوار لي أكين زليل كاني سرجي كمان رحمو بزيان بسرا ببارنا خواهي جان أو خوشك برزاني قرفتي كان هي خواهي بويان شار سرك بهانانا ورا يا أكرم الأكرمين لا وكاني أمولا تمان خواهي جان هركز قرفتي كي هي بوي شار سرك يا أكرم الأكرمين خواهي أو هجاراني كوا داوي دعاي خيريان ليكردوين خواهي جان بهانانا ورا درجا كاني خير بسريانا والاك پروردگارا داوار لي أكن بكردو باشا كان من كطاعة كان من لقبولك داوار لي أكن بدزنيوجا كان من داوار لي أكن بغصلا كان من داوار لي أكن بنيوجا كان من لپنهانا داوار لي أكن بدز برسكنو من لپنهانا داوار لي أكن بدلك كوا هست من جولا وبرانبر بهجارك پروردگارا داوار لي أكن بهمو أم كردوانا من بزي بسرمانا بارد خواهي جان مهرباني خود بسرمانا بارد دو دقيقة خواهي جان داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمتي أكرم الأكرمين لقل بيغمري خواه صلى الله عليه وسلم حشر من
بأمتي أو قبول مانك بشوين كوتي أور مانقر خوي جان لم دنيا درمان مك بإيمان ونب لم دنيا درمان مك بشاية مان ونب خوي بدراوسي في غمري خواه صلى الله عليه وسلم قبول مانك بشوين كوتي أور مانقر يا أكرم الأكرم خوي جان أقر هلو كم كورك من هي لعبداتي كان مانا بزي بسر معنا ببارينا يا رب العالمين لمن قبولك يا أكرم الأكرم خوي جان تخد أزاني إما قناهاني زور بوتو برزكين بلام هميشة تشاوما للرحمي تويا وتشاوما لبزي تويا خوي جان لمن قبولك يا أكرم الأكرمين خوي داوال اللي أكين بقوري خوت خوي أمولاتي إم بيابي زور قوريتي هالكوتو ببزي خود لقل مانا بجول روا برحمي خود لقل مانا بجول روا خوي عاقبة من برخيرك خوي عاقبة من برخيرك خوي عاقبة من برخيرك يا رب العالمين خوي جان استئمة دسا كان من برسكبته بروجوين خوي بحرمتي الرجو كان من دعا كان من لقبولك هم أبرزاني آمين لقل إيمدا أكن خوي داوال لي أكن بقوري خوت ليان ببوري يا أكرم الأكرمين لعتقاء رمضان قبوليان كي يا أكرم الأكرمين خوي جان أقر شي إما شر من دي بردم ديواني توين أقر شي أزانين رومان نيسر برسكينو بلام خوي جان برحمتو يا أنازين وبزيتو يا أنازين هاتو لتبردم ديوانكت راضي بالليمان يا رب العالمين راضي بالليمان يا أكرم الأكرمين راضي بالليمان يا أكرم الأكرمين خويا هركس من قرفتي كي بوش على سرك خويا والله كدز برزكينو بولايتو پروردگار تو خود شاهدي كأيم الطواي فقيري خو من بوتو برزكين خويا بهانا ما نور خويا بهانا ما نور خويا قرفتكن من شارع سرك خويا قرفتكن من شارع سرك خويا قرفتكن من شارع سرك خويا جان داود لي أكن بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمت مهرباني خود بسر مانا ببارنا مهرباني خود بسر ولات مانا ببارنا خويا جان كان يا وكان من برأوك بيرا كان من هالقلاوك بركاتي آسمان وزي بسر نشتمان ولاتي إما ببارنا خويا جان شر آشوب لولاتي إما دور خروا خويا جان آرامي بومان بجرروا خويا داود لي أكن بناوي جوانت وصفتي برزت باسم عظمت أم دعاني أم إيوارو طواوي إيوارا كاني ترمان لقبولك خويا أم دعا كان بوتو برزكين تو لمن قبولك يا أكرم الأكرمين تو خاوني بزيت پروردگارا دس من قرتو بزيتو يا أكرم الأكرمين خويا جان تو عاصي وقناه باركان دس ردنا كيتو پروردگارا دس من رد مكرو يا أكرم الأكرمين خويا جان داواد لي أكن بشرمي خوت داواد لي أكن بكرمي خوت خويا أم دسانا كبرز من كردتو پروردگارا بوتو بولايتو كآمين أكن بزمانك پروردگارا همو من لقبولك ولمن راضي به خويا دعا كان من قبولك خويا دعا كان من قبولك خويا دعا كان من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.